قسە و باسەکەین لەسەر دروستکردنی پیکەرێک و کۆزانین کە شەهید ئاسۆیەکێکە لەو شەهیدانەی کە لە ماوەی ساڵی ڕابردووە بە دەستی تیرۆسایندا شەهید کرا و دواتریش بڕیاری کوڕی بەرگەی دووری باوکی نەگرت و ئەویش گیانی لەدەستدا بۆیە شەوەکار ڕێبین سەرکاری لەوە کردوتەوە کە پیکەرێک لە نێوپارکی ئازادی دروست بکات. بەڵێ بێگومان وەکو تۆ ئاماژت پێکردێک بوو لەو هەواڵە دڵتەزێنانەی کە ناخی هەمومانی هەژاند بێگومان بەهۆی شەهید بوونی شەهید ئاسۆ لە ناوچەی کوڵەجۆیی گرمیان لە دواتردا کوڕەکەی باری دەرونی تێک دەچێت بۆیە لە ڕۆژی 4 6 پەردە لەسەر پیکەری شەهید ئاسۆ بڕیاری کوڕی لە پارکی ئازادی لە ئەدرێت و ئەم پیکەرە لەلایەن پیکەرساز ڕێبین سەرکارەوە دروستکراوە. پەیوەندێکی تەلەفۆنی وەرەگرین لەگەڵ پیکەرساز ڕێبین سەرکار قسە و باسێکەکەین لەسەر ئەم پیکەراوە چۆنیەتی دروستکردنی و ئەو مادە و ئەو کەرستانی کە بەکاری هێناوە. کاک ڕێبین ئەگەر گوێت لێمە سڵاوت لێبێ و ئەم کاتت باش. کاک ڕێبین سڵاو ئەم کاتتان باش. سڵاو لە تۆش. هەموو بینەرانی کورسات بەئێوەی ئازیز. سەرەتا باسێکمان لە بیرۆکەی ئەم کارە بۆ بکە و دواتر باسی ئەوەمان بۆ بکە کە کارەکە چۆن لەدایک بوو و چیت بەکارهێناوە لە دروستکردنی ئەم پیکەرەدا. دەستان خۆش سپاس دەکەم. سەرەتا ئاڵبەتە بیرۆکەی ئەم پیکەرە لە دوای شەهیدبوونی شەهید ئاسۆ و دواتریش بەداخەوانێکە مناڵە چاوگەشەکەی پەپولەکەی کوڕی کە کاکە بڕیاری ناو بوو باری دەرونی و باری تەندروستی تێکسو بۆ هۆی ئەوەی کە ئەویش بە جوانەمەرگی سەری نایوانێت. هەڵبەتە ئەمە هەواڵێکی زۆر دڵتەزێن بوو نەک هەر من هەموو کوردستان و هەموو کوردی هەژان بەم هەواڵە کە منداڵێک بۆ یەکەم جارە کە ئەو پەندەی کە پێشتر هەبوو کە ئەو تراکەس لە دوای کەس نامرێ یاخود کەس لە دوای کەس ناڕوە ئەو پەندەی چۆنەڵی پێچەوانە کردەوە کە لە دوای خۆشەویستی باوشی کە نەما ئەمیش نەیتوانی بژی و بەردەوامی بابەژیان. هەڵبەتی من بیرۆکەی ئەوم بۆ هاوکە پیکەرێکیان بۆ دروستکەم چۆن لە باوکی لە ژیانانەما ئەمیش لە ژیانانەما و پیشات بۆ لە ژیانی داهاتووە لە پیکەرەکەشە بە هەمان شێوە بێ و بە هەمان واتا بێ. هەستان بە دروستکردنی ئەم پیکەرە بۆی بە سوپاسەوە بۆ کاک شەریف خاوەنی کۆمپانیای سەفرەکە سەپۆرتی کارەکەی کردووە. هەڵبەتە کارەکەش پێش کۆرۆنا بوو پێشەوەی نەخۆشی و ڤایرۆسی کۆرۆنا بڵاو بێتەوە بەڵامێتر دواکەوت هەتاوەکو ئیشەڵڵا هەفتەی داهاتوو پردی لەسەر لادرێت. دەستەکانتان خۆش بێ کاک ڕێبین باسێک لە پەیامی کارەکە بکەین. پەیامی کارەکە چییە و قەبارەی کارەکە چەنە و ئەو مادەی کە بەکارت هێناوە چیەوە بۆچیش پارکی ئازادیت هەڵبژارد بۆ ئەوەی کە تیان مایشی بکەین. بڵێ هەڵبەتە قەبارەی پیکەرەکە نزیکی 5 مەترە بێتەوە بە شێوی بارزە واتە دیواربەندیە پیکەرەکە. واتای پیکەرەکە نەخشەی کوردستانی گەورەیە لە ناو نەخشەی کوردستانی گەورەیە پیکەری هەردووشیان ساز کراوە دروست کراوە نەخشێنراوە شەهید ئاسۆش و شەهید بڕیار و لە سەر و نەخشەی کوردستانەوە خۆری کوردستان خۆری ئاڵای کوردستانە و لە بەشی خوارەوەشی یەکێکە لە پیاکانی کوردستان. پەیامەکە ئەوەیە کە ئەم شەهیدە و سەرجەم شەهیدانی تر کە لە ڕێگەی ڕزگاری و ئازادی کوردستانە شەهید دەکرێن تەنها بۆ ناوچەیەک نییە یاخود تەنها لایەن و حیزبێک نییە هەر کەسێک کە شەهید دەبێت لە پێناو ئەو خاکە بۆ سەرجەم خاکەکەیە بۆ هەر چوار پارچەکەیە بۆیە هەر چوار پارچەی کوردستانم لێگاوە لە نەخشەکەیە و هەردووچیانم داناوە لە ناو نەخشەکەیە. ئەو وەکو پەیام ئەو پەیامەکەیە و پەیامێکی تریشی ئەوەیە کە ئەم منداڵە لە دوای نەمانی باوشی و لە دوای شەهیدبوونی باوشی هەموو تەمەنایەکی ئەو بۆ کە بگاتەوە بە باوشی یاخود خەمی ئەوەی بۆ کە باوشی لی جیابێتەوە هەمیشە لەسەر گۆڕی باوشی گریاوە یاخود هیچێک لە دڵتەزێنترین ئەو شتانەی کە ڕوویاوە ڕۆژێک باران بۆ چووە قەمسەڵەکەی خۆی یاوە بەڕاکردن چووە قەمسەڵەکەی خۆی یاوە بەسەر گۆڕەکەی باوشە وای هەستکردووە بوتێتی بۆی سەرمای نەبێت. ئەمە پەیامەکەیەتی بەڕاستی و هیوادارم هەدەفەکەی پێکابێ یاخود هیوادارم خزمەتێکی تووشی ئەم کارە ساتەی کە ڕوویاوە کرد بێتم. و مادەی دروستکراو لە پیکەرەکەیە بەردە هاڕاوی بەردە لەگەڵ ئاسنە. بڵێ پارکی ئازادیشمان بۆی هەڵبژاردووە شوێنێکی گشتیە و ناوەکەی خۆشی بەناوی خۆیەتی پارکی ئازادیە و ئەمیژێکێکە لەو خەوارجێڕانەی کە لە پێناو ئازادیە گیانی خۆی و دواتریش مناڵەکەی بەخشیوە.
زۆر باشە کاک ڕێبین ئەگەر باسێک لەو مادانە بکەین کە ئەم جۆرە پەیکەرانەیان پێ دروست دەکرێت وەکو ئەبینین زۆرێک لەو پەیکەرانەی کە لەسەر شەقامەکانیە لەسەر لە شوێنە گشتەکاندا ئەنرێن لە دوای بەسەرچوونی ماوەیەک یان دوای چەند ساڵێک ڕەنگەکەی تێک ئەچێ یاخود نۆژەن ناکرێتەوە ئەو مادانەی کە پێویستە بەکار بهێنرێن لە دروستکردنی ئەم جۆرە پەیکەرانەدا پێویستە چ مادەیەک بن و بۆچی تۆش ئەم مادەیەت بەکارهێناوە هاڕاوی برد بڵێ هەڵبەتە ئێمە پێشتر لە چیمەنتۆ کارمانە کرد چیمەنتۆ تەمەنێکی کورتی هەبوو بە تایبەتی لە کاری پەیکەرسازیە دواتر هاتینە سەرەوەی کە مادەی فایبەرگلاس دروست بوو فایبەرگلاسمان بەکارهێنا فایبەرگلاسیش شێکە لەو مادانەی کە بە بەردەوامی کاتێک کە خۆر لێ ئێدا جۆرە غازێک دەرەکات کە کوشندەیە بەڕاستی و تەمەنیشی کورتە دواتر ئێستا ئەم هاڕاوای بەرد و چەند مادەیەکی ترە تەمەن پێکەڵاوی دەکەم دەبێتە ئەم هەر ڕێک دەبێتەوە بەر ئەمە بەکارهێناوە ئەمە تەمەنێکی درێژی هەیە بەڵام ئەگەر ڕاستی بوێت کاری پەیکەرسازی بەڕای من یاد لە بەردی خاڵت کە زۆر گرانە و یاخود ئەگەر هەش بێت دەگمەنە لە لای ئێمە دەگمەن دەست دەکەوێت ژنا هەیە هەموو چیاکانی کوردستان و زۆرە بەردەیە یاخود لە برۆنز کارەکە بکرێت هەم ساڵ بە ساڵ پێویست بە نوێژەکردنەوەی ڕەنگ و بۆیاف ناکات خۆی ڕەنگی کە ڕوویەک هەڵەیەنێ دروست دەکات کە جوانترین ڕەنگی پێبەخشێ و هیچ زەرور و زیانێکیشی نییە بەڵام ئەوەیە کاری برۆنز کە ئەکرێت لە وڵاتی ئێمەیە دەبێت دەستگای تایبەت هەبێت دەبێت معمەلی خۆی هەبێت ستافی خۆی هەبێت و تێچوویەکی زۆریشی تێچێ ئەو چێشەکەی زۆر سپاس بۆ ڕێبین سەرکار پەیکەرساز کە ڕاستەوخۆ لەگەڵمان بێگومان ئەم پەیکەرە ڕۆژی 14 مانگ لە پارکی ئازادی نمایشەکرێت